بەناوی خۆی بەخشندە و میهرەبان. ئەم کاتتان باش هاوڕێیان. من یاسین لە مێرکردەوە لەگەڵتانم. لە بابەتی ئەو ڕۆکەماندا باسی گاوت تریتمنت دەکەین. بازار یەکەم بزانین what is the gout. gout مانای وایە disease of kings واتە نەخۆشی پاشا داء الملك یاخود بە کوردیەکەی ئێمە دەڵێن نەخۆشی شا. لەبەرەوەی زیاتر تووشی ئەو کەسانە دەبی لە قەدیمدا زیاتر تووشی پاشایەکان بووە لەبەرەوەی گۆشت و جەرجیان لە ڕادەبەدەر خواردیە لێ تووشی gout disease بوونە. Gout disease is a metabolic disorder of a high level of uric acid. واتە gout بەهۆی چیەوە تووشمان دەبی؟ بەهۆی hyperuricemia. بۆ یەکەم جار بابین باسی دروستکردنی یوریک ئەسید بکەین لەوەی بزانین هایپەریوریسیمیا چۆن ڕوودەدا لە جەستەدا. بابین لێرکۆن لەسەر چارتی شەرعی بکەین. بەخۆی یوریک ئەسید بەهۆی مێتابۆلیزمی پیورینەوە دروست دەبێت. باسی چۆنیەتی ئەو کارلێکە بکەین. لە ئەوەردایت لە خواردنەکانمان وەروەها لە نیوکلیک ئەسید مێتابۆلیزم باشە ئەمە پیورینمان بەدەست دەکات. پیورین is a nitrogen base of the DNA and RNA باشە. لە چه حاڵەتێک پیورین زۆر زیاد دەبی؟ لە حاڵەتی کیمۆتێراپی. واتە کەسێکەوە کانسەریە زۆر جار وەردەگرن کیمۆتێراپی لە بۆ ئەوەی کانسەر سێڵەکان لەناو ببردرێن باشە تووشی نیکرۆسس بن لەو حاڵەتی RNA دینەیەکانیان مێتابۆلیزم دەکرێن پیورین زیاد دەکات. یاخود ئەمە لە دایت بە تایبەتی گۆشتی سوور وەروەها جگەر و ماسی ڕێژەیەکی زۆر پیورینی تێدایە لێ گوتمان پێی دەگوترێت disease of kings لەوەی بەعام گۆشت و ماسی و جگەریان بە زیاد لە حەد بەکارهێنایە. پیورین هەردەستی مێتابۆلیزم دەبی لە بۆ هایپۆزانسین پاشەنجی دەبتە زانسین پاشەنجی دەبتە یوریک ئەسید. هایپۆزانسین کاتێکەوە دەبتە زانسین پێویستی بە زانسین ئۆکسیدەیسە. واروها زانسینیش کاتێکەوە دەبتە یوریک ئەسید ئەویش هەروەتر پێویستی بە زانسین ئۆکسیدەیس ئێنزایم هەیە. ئێستا ئەمە هاتین لە پیورینی یوریک ئەسیدمان دروست کرد. باوزە بزانین هایپەریوریسیمیا چۆن ڕوودەدا. کاتێکەوە کەسەکە ڕێژەیەکی زۆر لەو خواردنە نەدەخوا کە پیورینی تێدایە بە تایبەتی گۆشتەکان یاخود کیمۆتێراپی وەردەگری پیورینەکەی زیاد دەکات ڕێژەیەکی زۆر لە یوریک ئەسید لە قەلبیدا دەبی کەوا ئەگەر زیاتر بی لە 6.8 لە سیرۆم تێستەکان واتای وایە ئەو کەسە تووشی هایپەریوریسیمیا بووە. باش بابزانین یوریک ئەسید لۆ بەو ڕێژەیە زیاد دەکات لە جەستە. یوریک ئەسید هەڵدەچێت لە بۆ ڕینەڵ باشە لە بۆی بەشەکی ڕێبزۆر بکرێ وەروەها بەشەکی ئەکسکریت بکرێت. ئەگەر تەماشای بکەین ١٩٠ زیاتری یوریک ئەسیدەکە ریزۆرپشن دەکرێتەوە لەلایەن کیدنیەوە وەروەها ڕێژەیەکی کەمی کەوا لە ١٠٠ کەمترە ئەکسکریشن دەکرێت لە بۆ ناو یورین و دەرکردنی لە ڕێی جەستەوە. لێرکوانە ئەو کلینیکەل پۆینتێکەوە زۆر گرنگە ئەمە لەو تیوبڵانەی ناو کیدنی ریسپتەرێکمان هەیە خۆی دووسێ ریسپتەرمان هەیە لە بۆ یوریک ئەسید بەکاربێ بەڵام ریسپتەرێکمان هەیە کەوا لە بابەتی ئەو ڕۆکەمان زۆر گرنگە ئەویش یورێ ترانسپۆرتەر 1. یورێ ترانسپۆرتەر 1 هەردەستی بە سکریشنی وەروەها بە ئەکسکریشنی یوریک ئەسید. لێرکوانە کلینیکەلی لەبەر چ ئەوە لەمە گرنگە ئەگەر کەسێک هات و ئەلکۆحۆلی بەکارهێنا یاخود ئیتانۆل هەردەستی یورێ ترانسپۆرتەر 1ەکەی بلۆک دەکات. پاشەوەی بلۆکی کرد کەواتە ئەکسکریشنەکە زۆر کەمتر دەبی نەک ١٩٩ حیسابکە یوریک ئەسیدەکە ریزۆرپشن دەکرێتەوە کەوا ئەویش زیاتر دەبتە هۆی ئەگەرێکی زیاتری توش بوون بە هایپەریوریسیمیا. باش بابزانین پاشەنجی ئەو یوریک ئەسیدە لە ناو بڵەد چی لێ دێت. یوریک ئەسید این ئاور بەدی با بڵێن لە مرۆڤدا چی لێ دێت چکە لە مرۆڤ ئەو ریاکشنەمان نییە تەنها ئەو شوێنەمان هەیە واتە تەنها دەستە ڕاست ئەو ریاکشنەمان هەیە. هەردەستی یوریک ئەسید لەگەر مۆنۆسۆدیۆم لەگەڵ سۆدیۆم بەچی دەبتنە مۆنۆسۆدیۆم یۆریک کریستاڵ دروست دەکەن و زۆر جار پرسیپیتێت دەبی in the joint لە جوینتدا دەنیشیت. پاش ئەوەی بوو بە مۆنۆسۆدیۆم یۆریک کریستاڵ بەهۆی فاگۆسایتۆسیسەوە لەلایەن ماکرۆفەیجەکانەوە فاگۆسایتۆسیس دەکرێت
دەبتە هۆی دەردانی ئینتەرلۆکین 1 بێتە لەلایەن ماکرۆفێجەکانەوە کەوا ئینتەرلۆکین 1 بێتە پرۆئینفلامەیتەریە. ئینتەرلۆکین 1 بێتە هەر دەستە ساینۆڤیەل ئیپیتیلیا in the joint باشە ئەویش دەبتە هۆی دەردانی پرۆئینفلامەیتەریەکان وەروەها سایتۆکاینەکان ئەوانش دەبنە هۆی کیمۆتاکسس دەبنە هۆی ئەو پرۆئینفلامەیتەریانە لەگەر سایتۆکاینانە دەبنە هۆی نیوترۆفیل کیمۆتاکسس واتە دەبنە هۆی ئەوەی کەوا گاسی نیوترۆفیلەکان بکەن لە بۆ لای خۆیان لە بۆ جۆینت پاژۆی نیوترۆفیل کیمۆتاکسس ڕوودا دەبتە هۆی نیوترۆفیل ئەو جارە فاگۆسایتۆسس بەهۆی کریستاڵەکانەوە ئەو دەبتە هۆی ئینفلامێشن دائیمەن ئینفلامێشن پەینی لەگەڵا سوێڵینگی لەگەڵا هەتا ئاخری باشە و لەلایەک کە نیوترۆفیل دووبارە بەخۆشی ئینتەرلۆکین 1 بێتای دەردەکەکەوە ئەوش دووبارە دەبتە هۆی ئەکتیڤێشنی ساینۆڤیەل ئیپیتیلیەکان دووبارە لە بۆ پرۆئینفلامەیتەری و سایتۆکاینەکان واتە ئەو بازنەیە دووبارە دەبیتەوە کەواتە ئینفلامێشنەکەمان زۆر زیاد دەکات. ئەوەی لێرە باسمان کرد کەوا دەبتە هۆی ئینفلامێشن پێ دەگوترێت ئەکیوت گاوت. ئەوەی لێرەش باسمان کرد کەوا دەبتە هۆی دروستکردنی هایپەریورسیمیا پێی دەگوترێت کرۆنیک گاوت. بابین باسی پاتوێچکە بکەین. پاتوێچکەمان هەیە یوریک ئەسید هەر دەستی دەبتە ئالانتۆین بەهۆی یوریکێسەوە بەخۆی یوریک ئەسید یانی هەمان واتە هەیە لەگەر یورێت هەرواتە یوریک ئەسید کەواتە یوریکیس باشە یوریکیس هەر دەستی یوریک ئەسیدی باشە دەکاتە ئالانتۆین چیە مۆر سۆلیبڵە in the water لێ زیاتر ئەکسکریشن دەکرێت بەڵام ئەمە یوریکیسمان نییە لە نۆرمەڵ بەدی هیومەن بەڵکو یوریکیس زیاتر لە بێردی هەیە لە کۆتور و ئەو بابەتانە هەیە کەواتە لە مرۆڤدا نییە بەڵام لە بۆ بابەتی دڕک بەکەلکمان دێتەوە. ئێستا ئەمە هەستین باسی ئەو چارتەمان کرد کو یوریک ئەسید ڕوودەدا کو دەبتە هۆی ئینفلامێشن کو دەبتە هایپەریورسیمیا کە دەبتە هۆی ئینفلامێشن وهروەها کریستاڵینگ و چۆن ئەو ڕیاکشنانە هەمووی ڕوودەدا. دێنە سەر بابەتی تریتمنت. ئەمە دوو نەوع تریتمنتمان هەیە یەکەمیان ئەکیوت گاوت تریتمنتە دووەمیان کرۆنیک گاوت تریتمنت. بابین جیاوازێکی پێ بکەین. ئەکیوت گاوت تریتمنت لەگەر کرۆنیک گاوت تریتمنت بابین جاری یەکەم باسی ئەکیوتەکەی بکەین. ئەکیوت گاوت تریتمنت دەبتە هۆی پریڤێنشنی ئینفلامێشن واتە ئینفلامێشنەکەمان کەم دەکاتەوە و هەروەها نایە ڕوو بدات. ئەوانە چ شتێک لە بۆیان بەکاردێت NSAIDەکان حتمەن ئەنتی ئینفلامەیتەری نانستیرۆیدەڵ ئەنتی ئینفلامەیتەری وەروەها گلوکۆکۆرتیکۆیدەکان ئەوانش ستیرۆیدەکان ئەوانش هەر ئەنتی ئینفلامەیتەرینە باشە ئەو دووەمە پێش وەختە دەزانین چییە ئەگەر ئێستا ئینشاڵڵا ئینترۆدەکشنەچی دەربارەیان دەدەین. وهروەها کۆلچیسین باشە ئەویش بەکاردێت ئێستا پێتان دەڵم کۆلچیسین لە چ شوێنێک بزەبت کار دەکات وهروەها ئینتەرلۆکین 1 بێتە ئینهیبیتەر ئێستا باسی ئەوەشیان دەکەین. ئەوانە پێیان دەگوترێت ئەکیوت گاوت مێدیکیشن ئەوەندەی بزانە ئەکیوت پریڤنت ئینفلامێشنی دەکات باشە ئەدی chronic gout medication prevent building uric acid دەکات یعنی ناهێڵی هایپەریورسیمیا ڕوودا لە جەستەدا هەر ناهێڵی نەخۆشەکە ڕوودا ئەگە کرۆنیکە ڕوونەدا بێگومان ئەکیوتەکە ڕوونەدا. ئەوان چمان هەیە xanthine oxidase inhibitorمان هەیە یوریک میدیکیشنمان هەیە لەگەڵ یورێت دروستکردنی بابن یوریکیس یورێت ئۆکسیدیس باشە یاخود دەتوانین بڵین با لێرە زیادیکەین یوریکیس ئەویش بەهۆی ڕیکۆمبینەنت چۆمە گوتمان لە بێردیدا هەیە لە هیومەندا نییە. باش بابێ بزانین ئەو دڕگانە لە چ شوێنێک کار دەکەن بابەر بێنە وێرە باڵ بازار یەکەم باسی ئەکیوتەکەی بکەین باشە لە ئەکیوت گاوت تریتمنت کەوا دەبتە هۆی پریڤێنشنی دەبێت هۆی ئەوەی کەوا ئینفلامێشنەکە کەم بکتۆ یاخود هەربوون دەدا چێمان هەیە NSAIDەکانمان هەیە و هەروەها گلوکۆکۆرتیکۆیدەکانمان هەیە کەوا لێرکوانە کار دەکەن دەبنە هۆی ئەوەی کەوا ئینفلامێشنەکە ڕوونەدات بە هەر بە قەڵەمەکەی بنووسرێت NSAID و هەروەها گلوکۆکۆرتیکۆیدەکانمان هەیە ئەوانە دەبنە هۆی ئەوەی کەوا با بڵێن ئەو نیوترۆفیلانی کەوا هاتن یاخود با بڵێن لە NSAIDەکان دەبتە هۆی کۆکس 1 و کۆکس 2 1 و 2ەکەی بلۆک دەکات کەواتە ناهێڵی ئینفلامێشن ڕووبدا ناهێڵی پرۆستاگلاندینەکان دروست ببی
کاتە ئینفلامێشنەکان ڕوونەدا گلوکۆکۆرتیکۆیدەکان سێ میکانیزم ئۆف ئەکشنیان هەیە باشە گلوکۆکۆرتیکۆیدەکان سێ میکانیزم ئۆف ئەکشنیان هەیە یەکەمدان دەبتە هۆی زیادکردنی لیپۆکۆرتین ئەو لیپۆکۆرتینەش دەبتە هۆی بلۆکردنی فۆسفۆلایپێز A2 پاشەوەی بلۆکی فۆسفۆلایپێز A2 دەکا ئاراکیدۆنیک ئەسید کەمتر دروست دەبێت کەواتە پرۆستاگلاندینەکانیش کەمتر دروست دەبێت کەواتە ئینفلامێشنەکە ڕوونادا واروها گلوکۆکۆرتیکۆیدەکان دوو میکانیزمی کێشانەیە یەکەمیان دەبتە هۆی ئینهیبیتی دروستکردنی ئەو سایتۆکانانە واروها ئەو پرۆئینفلاماتۆریانە نایهەڵێکەوە دروست ببن و لەلایەن کەشەوە دەبتە هۆی ئەوەی کەوا با بڵێن ئینهیبیتی پرۆئینفلاماتۆری ترانسکریپشن فاکتەرەکان وەکو نیوکلیک فاکتەر کاپە بی ناهەڵی ئەویشیان دروست ببیت کەواتە ئەوانە هەمویان ڕێگرن لە دروستبوونی ئینفلامێشن ڕێگرن لە دروستکردنی ئینفلامێشن دەڕێکەچکەمان هەیە پێی دەگوترێت کۆڵچیسین پێی دەگوترێت ئەبینێرە کۆڵچیسین ئەو دەڕێگە ناوەکەی زۆر زۆر ئاسانە پێی دەگوترێت گۆڵچی وڵاتی سین باشە ئاس دەکەی لە خۆ بە گۆڵچی لەبەرکە لاعیب نییە گۆڵچیە ئیشی وەی چییە ئیشی گۆڵچیسین دێ بەهۆی بە تیوبلینەکانەوە وەدەنووسێ کاتێکەوە بە تیوبلینەکان وەنووسە مایکرۆ تیوبلسەکان یعنی با بڵێنکەوە بەرپرسن لە موڤمنتی سێڵەکەی بەرپرسن لە موڤمنت لە نیوترۆفیل لە ماکرۆفەیج لە هەموو خانەکانی جەستەماندا این بۆچی ئینهیبیتیان کرد ئەو موڤمنتە نامینێ کەواتە کۆڵچیسین چ دەکا پاش ئەوەی بایندی تیوبلین بوو دەبتە هۆی ئینهیبیتی موڤمنت کەواتە کیمۆتاکسی ناهێڵی نیوترۆفیلەکان لە شوێنەچکەی جەستەوە بێن بچن لە یاخود لە بڵەدەوە بێن بچن نەکیدنی لۆ ئینفلامێشن ڕووبدە لێ کۆڵچیسینیش بەشەکە لە ئەکیوت گاوت تریتمنت زۆرە کەشمان هەیە پێی دەگوترێت ئەلفا 1 بێتا ئینهیبیتەر پاشەوەی ئینهیبیتی وەی کرد باشە ساینۆڤیل یاخود ئینهیبیتی ئێرەشی کرد ساینۆڤیل ئیپیتیلیەکان پرۆ ئینفلاماتۆری ساتۆکانەکان دەرنادەن کەواتە ئینفلامێشن ڕوو نادەت بابێن لەسەر سلایدەکەیت کە باسکەین هەلێرە لێرە بە جوانتر لۆم دیاریکردینە باشە ئەمە ئەنسیدەکانمان هەبوو لەگەڵ گلوکۆکۆرتیکۆیدەکان و هەروەها کۆڵچیسین و هەروەها ئینتەرلۆکین 1 بێتا ئینهیبیتەر بابینە سەر لایەکەی دیکە بابرێن کرۆنیک گاوت تریتمنت چمان هەیە لانسین ئۆکسیدێز ئینهیبیتەرمان هەیە لانسین ئۆکسیدێز ئینهیبیتەر ئەوە فێرست لاینە فێرست لاین بەکاردێت لە بۆ کرۆنیک گاوت تریتمنت پاش هەنجی چمان هەیە پاش هەنجی سێکند لاین یوریکۆسیوریک مێدیکیشن وەکو پرۆبینیست ئەویان سێکند لاینە پاش هەنجی ڕیکۆمبنان یوریکیس باش با بێم زانین ئەوانە چۆن کار دەکەن ئەمە گوتمان هایپۆزانسین لۆی ببتە زانسین واروها زانسینش لۆی ببتە یوریک ئەسید پێویستی بە چییە لانسین ئۆکسیدێزە ئێدین ئەو لانسین ئۆکسیدێز ئێنزایمە ئینهیبیت دەکەین بەهۆی چیەوە بەهۆی ئالۆپیورینۆل واروها بەهۆی فیبۆکسۆستەیت بەهۆی ئالۆپیورینۆل لەگەر فیبۆکسۆستەیت نابێ ئەو دڕەکانە دەبێت لەبەر بکرێت ئینشاڵڵا ئێستا کە باسێکی ورتریان دەکەین کەەوە هەرێکە و بە دەقیقی زیاتر لە بۆ چنە ئەوە بەکاردێت باش ئەگەر کەسێک هاتوو زانسین ئۆکسیدێز ئینهیبیتەکە ئینتۆڵرانس بوو لە بووی بەرگریکردنی هەبوو لە بووی با بڵێن لەو کەسەدا ئەو ئەنزایمە ئەمە نەماتوانین ئینهیبیتی بکەین باشە بزانە ئەلێرجی بەو دڕەکانە هەیە هەر کارلێکە چکە ئەمە دێن فێرست لاینی بەکاردێنین فێرست لاینەکە چیە یوریکۆسیوریک واتای چییە واتە ئەو دڕەکانی کەوا دەبنە هۆی ئەوەی کەوا ئەکسکریشنی یوریک ئەسید زیاد بکەن چۆن لێرکوانە دێن ئەمە ڕیسپتەرێکمان هەیە لە پرۆکسیمال مایکرۆتیوبولسەکان دێن ریسۆرپشنی یوریک ئەسید دەکەن ئەوانە دێن وەکو پرۆبینیست دێن بلۆکی ئەو ریسپتەری دەکەن کەواتە نایان ریسۆرپشن زیاد بێ لێ ریسۆرپشنەکەی کەم دەکەنەوە تقریبا تا 100 وە بزانام لێ دێنەوە بەڵکو 190 دەکەنە ئەکسکریشن کەواتە دەرمانێکی زۆر کاریگەرێکەوە پێیان دەگوتێ یوریکۆسیوریکەکان کەوا ئەو نمونە لێرەمان نووسێکەوە لە هەمیان بەترە پێی دەگوترێ پرۆبینیست باش ئەدێک کەسێک دەرمان یەکەم کاریگەری لەسەر نەبوو ئی دووەمیش کاریگەری لەسەر نەبوو پێویستە بین یوریکیسی بدەینێ یوریکیس لە چی هەیە لە بێردی هەیە هاتینە ئەمە بە ڕیکۆمبینەنت جێنێتیک ڕیکۆمبینەنتەکان یوریکیسمان دروست کردێ دوو یوریکیسمان دروست کردێ باش یەکەچیان پێی دەگوترێ ڕاسبیوریکیس یەکەچیان پێی دەگوترێ پێگلۆتیکیس باش ئەوانە دێنس دەکەن یوریک ئەسیدی دەگۆڕن لە بۆ ئالانتۆین ئالانتۆینەکە گوتمان مۆر سۆلوبلە زیاتر ئەکسکریشن دەکرێت
کەواتە هایپەریورسیمیا ڕوونادا لەو سێ دەڕگانەی باسمان کرد. بابین کەمە زیاتر بچینە ناو دیتێڵ. ئەمە لێرکوانە ئەنسەیدەکان باشە کەەوە ئەویان فێرست لاینە لە بۆ ئەکیوت گاوت مدیکیشن چ دڕەگە چ بدەینی باشە مەدەزان ئەنسەیدەکان ئەنواع دڕەجیان هەیە و هەروە سایت ئیفێکتیشی چییە ئێستامە باسی ئەو میکانیزمەکەمان کرد لێرکوانە ئەکسترا ئینفۆرمێشنەکان دەدەین. باشتری دەڕگەکان پێی دەگوترێن ناپرۆکسین لەگەر پێرکوسیکەم لەبەر چکوانە هەم ئەنسەیدن ئەنتی ئینفلامەیتەرینە هەم ئینهیبیت کیمۆتاکسیسیش دەکەن کەواتە ئینهیبیت کیمۆتاکسەکەش دەکەن لێ ئەو دوو دڕگەیان زۆر کاریگەرە. باشە کاک یاسین دڕەجێکی کاریگەرتر یاخود سایت ئیفێکتەکانی ئەنسەیدەکان سایت ئیفێکتەکانی ئەنسەید لە ڤیدیۆکەیت کە باسمان کردە لێرکوانە تەنها بەسە لە پێدەچونەوەش پێ دەکەین کرۆنیک کیدنی دیزیز ئەگەر کەسەکە کیدنی دیزیسی هەبی ناوی بیدرێتێ کرۆنیک هارت دیزیز کەسەکە هارت دیزیسی هەبی ناوی بیدرێتێ هایپەرکالیسیمیای هەبی ناوی بیدرێتێ باشە هایپەرکالیسیمیا هەبی ئەلێرجی هەبی ناوی ئەنسەیدی بدرێتێ و هەروە پێپتیک ئەڵسەری هەبی ناوی بیدرێتێ هایپەرتێنشنی هەبی ناوی ئەنسەیدی بدرێتێ ئەوانە هەموو سایت ئیفێکتی ئەنسەیدەکانە لەو نەخۆشانە کۆنترا ئیندیکیشنە یاخود ثێرد ترایمستەر پرێگنانسی یعنی نەخۆشەکە لێبێ پرێگنانسی بی باشە حامیلە بی لە سێ مانگی ئاخری یعنی حملەکەی لەسەر 6 مانگەوە بی ناتوانین ئەمە ئەنسەیدی بدەینێ. باوێن بۆ نمونە نەفەرێک پێپتیک ئەڵسەری هەیە ئێمە پێپتیک ئەڵسەر ناتوانین ناپرۆکسین و پیرۆکسیکەمی بدەینێت چونکە سلێکتیڤ کۆکس ئینهیبیتەر نینە بەڵام دەتوانین لە پێپتیک ئەڵسەردا ئەمە نەوعی ئەنسەیدێکمان هەیە بەکاری بێنین کەوا پێی دەگوترێ ئیتۆری کۆکسی ئەویان چییە تەماشا کلمەی کۆکسی شتێدا ئەویان سلێکتیڤ کۆکس 2 ئینهیبیتەرە کۆکسوەکی وەنی ئینهیبیت ناکە کەواتە ئەگەر کەسەکە پێپتیک ئەڵسەریشی هەبوو ئەمە دەتوانین ئەو دڕگەیان بەکاربێنین بەڵام ناتوانین ئەوانە بەکاربێنین باشە واگە بەکارشمان هەیە پێویستە پرۆتین پەمپ ئینهیبیتەرشی لەگە بەکاربێنین ئەگەر کەسەکە پێپتیک ئەگەری توش بوو بە پێپتیک ئەڵسەری هەبوو گاستریک ئەڵسەر بابرین پێویستە ئۆمیپرازۆلی لەگە بەکاربێنین لێوەی نەهێڵیت کەوا پێپتیک ئەڵسەر توش ببی ئۆمیپرازۆل لەگەر ئەنسەیدەکان زۆر گرنگە بەکاربێت باش. جۆری دووەمی ئەو دڕگانە دێنە سەر یەکەم جا کۆڵچیسینەکەی باز دەکەن کۆڵچیسین گوتمان مایکرۆتیوبولەکانی وەچی پێیان وەدەنووسێ دەبتەوەی ئەوەی کەوا کیمۆتاکسس نەمینێ لێ ئینفلامێشنەکەی کەم دەکاتەوە. کۆڵچیسینەکان چ بابڵێن کۆڵچیسینەکان چ نەوع سایت ئیفێکتێکیان هەیە GIT دیستربەنسیان هەیە دەبتە هۆی دایاریا واگە زۆرشت بەکارهێنا دەبتە هۆی ئەلۆپیکێکەوە دەبتە هۆی پرس هەربڵین بەڵام ئەگە بە کڕۆنی بەکارهێنێکەوە ئەمە زۆر بەکاری ناهێنین بە شێوەیەکی کڕۆنیک وەکو بە شێوەیەکی مودەتی کەم ئەو دڕەکە بەکاردێت لێ دەبتە هۆی نۆسیە داریا GIT باشە. بابێن بەراوردێکی ئەو دویان بکەین ئەنسەید لەگەڵ کۆڵچیسین کامیان سەیفترە لە زۆربەی نەخۆشەکان ئەنسەید سەیفترە لێ ئەمە زیاتر ئەنسەیدی بەکاردێنین باشە بەڵام ئەگەر نەخۆشەکە بوومنە پێپتیک ئەڵسەری هەبوو ئەوە سلێکتیڤی بەکاردێنین بەڵام ئەگەر هاتوو کرۆنیک کیدنی دیزیز یاخود هارت دیزیز ئەو وەختی ئەمە دەتوانین کۆڵچیسینەکەی زیاتر بەکاربێنین باش. ئەدی گلوکۆکۆرتیکۆیدەکان کەوا گوتمان سێ نەوع میکانیزمی هەبوو لە بۆی پریڤێنتی ئینفلامێشن بکە باشە ئەوان با بڵێن سایت ئیفێکتەکیان هەیە سایت ئیفێکتی زۆر کەمە گلوکۆکۆرتیکۆیدەکان پێی دەگوترێ ماجیک دڕگ دەتوانێت بڵێت باشە دڕگەکی زۆر سەحرایی بێت چونکە هەر چۆن بیدیتیمیت ئەوە ئۆنسێتەکەی زۆر شۆرتە یعنی دەم و دەست پێ دەکە بە کارکردن یعنی ئەگەر نەخۆشێک ئازارێکی زۆری هەبوو هۆی ئینفلامێشنە گلوکۆکۆرتیکۆیدماندایە دەم و دەست ئازارەکەی کەم دەبتەوە. گلوکۆکۆرتیکۆیدەکان تەنها دەبتە پەفیفێشەی پێ دەڵێن باشە کەواتە زۆر باو نییە ینی سایت ئیفێکتێکی زۆر کەمی هەیە بەڵام گلوکۆکۆرتیکۆیدەکان لە بۆ کرۆنیک کیدنی دیزیزیش بەکاردێن یعنی کابرا کیدنی دیزیشی هەبوو ئەمە ناتوانین ئەنسەیدی بدەینێ بەڵام دەتوانین گلوکۆکۆرتیکۆیدەکانی بدەین یاخود کۆڵچی سینەکان گلوکۆکۆرتیکۆیدەکانی بدەینێ بەڵێ عەفو بکەن کۆڵچی سینیش باو ئیزافی زیاد بکەم لە کیدنی دیزیز و لە لیڤەر دیزیز هەم لە کیدنی کەسەکە کیدنی دیزیزی هەبوو هەم لە لیڤەر دیزیز لەو دوێی بەکار نایەت ببورن نازم پێشوەختە چۆن لەسەر گوت بوو بەڵام لەو دوێی بەکار نایە کەواتە کەسەکە کیدنی دیزیزی هەبوو ئەنسەید بەکار نایە کۆڵچی سینیش بەکار نایە تەنها گلوکۆکۆرتیکۆیدەکان بەکاردێت لەگەر ئینتەرلۆکین 1 بێتا ئینهیبیتەرەکە بەکاردێت. ئینتەرلۆکین 1 بێتا ئینهیبیتەر بابزانین چمان هەیە ئەناکینڕامان هەیە لەگەر کاناکینوماب ئەناکینڕا چ دەکە ئەناکینڕا دێ بە ریسپتەری ئینتەرلۆکین 1 وەدەنووسێ بلۆکی دەکە وەچە ریسپتەری بلۆک سانۆڤیال ئیپیتیلیەمەکان ئەوانش
پرۆ ئینفلامێتەری و کیمۆتاکسەکان دەرنادەن باشە کاتە ڕسپتەرەکەی بلۆک دەکات بە ڕسپتەرەکەی وەدەنووسێ کانێکی نومابەکە چ دەکات کانێکی نومابەکە کۆلۆنال ئەنتیبەدینە ئەوانە ئەنتیبەدین ئەو ئەنتیبەدیانە دێن بە ئینتەرلۆکین 1 بێتایەکەی وەدەنووسێن باشە پاشەوەی پێی وەنووسن ناڵکەوە ئینتەراکشن بکات لەگەڵ ڕسپتەرەکەی نیوترالایزیشنی ئینتەرلۆکین 1 بێتایەکەی دەکەن باش ئێستا باسەکی تەواوی ئەکیوت گاوت مێدیکیشنمان کرد دێنە سەر کرۆنیک گاوت مێدیکیشن لەوێ چمان هەیە باش بابینەوە ئێرکوانە جوانترە کرۆنیک گاوت مێدیکیشن فێرست لاینەکەی گوتمان زانتین ئۆکسیدیز ئینهیبیتەرە ئەڵۆ پیورینۆل ئەڵۆ پیورینۆل ساید ئیفێکتێکی زۆر باوی هەیە پێی دەگوترێت سکین ڕەش لە دێرماتۆلۆجی ئەو نەخۆشیەمان هەیە دەبتەوە سکین ڕەش لۆیە ئەمە زۆر جاران ئێستاکە با بڵێن ئەڵۆ پیورینۆلی بەکارناینین چونکە ئێستاکە شتێکەکەمان دیتۆ پێی دەگوتێ فیبۆکسۆستێت فیبۆکسۆستێتەکە زۆر باشترە لە ئەڵۆ پیورینۆلەکە چونکە ئەوە دڕەگ ئینتراکشنیشی هەیە بەڵام ئەویان نیتی زۆر باشترە تەنها یەک مشکلی هەیە ئەگە کەسەکە هارت دیزیسی هەبوو بی یاخود هەیبی یاخود گریمانەی لێ بکرێتەوە تووشی هارت دیزیز بی نایدرێت کەواتە ئەگە کەسێک هارت دیزیسی هەبوو بی یاخود هارت دیزیسی هەبی ئەمە ناتوانێت فیبۆکسۆستێتی بەکاربێنین بەڵکو ئەڵۆ پیورینۆلی بەکاردێنین ئەڵۆ پیورینۆلیش بە دەرەجەیەک دەبتەوە سکین ڕەش ئەو ساید ئیفێکتەی هەیە بابێنە سەر سێکند لاین پرۆبینیست گوتمان پرۆبینیستەکە ئەگەر ئەویان کاری نەکرد دێنە سەر سێکند لاین هەڵ ئیزافی لە بابەتی کرۆنیک گاوت تریتمنت کەەوە دەمانوێت هایپەریوریسیمیاکەی نێڵین دەمانوێت یوریک ئەسیدی کەم بکەینەوە دائیمەن لەبەرەوەی ئەو یوریک ئەسیدە زۆرە لە جونکەکانیش زۆرە ئەگە بەکارمان هینا ئەگە ئینفلامێشنیشت نەبی تووشی ئینفلامێشنت دەکا لەبەرچە لەبەرەوەی ئەو کریستاڵانە پێویستە بزولێن لە جونگەکانەوە بێنەوە کیدنی و بڕۆن لە ڕووی یورینەوە لێوەچی ئەو چوو لێ ڕوتەدا دەبتەوە هۆی ئەکیوت گاوتش یعنی ئەگەمە کرۆنیک گاوت مێدیکیشنمان بەکارهێنا دەبی دەم و دەست لە گەروی ئەکیوت گاوتیش بەکاربێنین بە دەرەجەیەک کۆڵکی سیم بەکاردێ یاخود ئەنسی دەکەن باشە ئەگەر ئەمە هاتوو دووبارەی دەکەمەوە کرۆنیک گاوت تریتمنتمان بەکارهێنا پێویستە لەگەڵی کۆڵکی سین یاخود ئەنسی دەکەن بەکاربێ لۆی پرۆفیلاکتیک بی لە بۆی ئەکیوت گاوتەکە ڕوونەدا واتە ئینفلامێشنەکە ڕوونەداتەوە باش ئەگەر هاتوو فێرست لاین سوودی نەبوودینە سەر سێکند لاین پرۆبینیست کەوا یوریکۆز یوریکەکانە پرۆبینیست مشکلە چیە لە ئەنسیدەکان باسم نەکرد دەمەوێت لێرە باسی بکەم یوریکۆز یوریک مێدیکیشن لەگەر ئەسپرین فەرقێکی زۆریان هەیە ئەسپرین دوو نەوع بەکارهێنانی هەیە لۆو دۆز لەگەڵ های دۆز لە لەو دۆزی دەبتە هۆی کارکردنەکەی وەکو ئەنتی یوریکۆز یوریکە واتە دەبتە هۆی ئەوەی کەوا ئێکسکریشنی یوریک ئەسیدەکەی زۆر کەم ببتەوە باشە لە بۆ لەوی ئەمە ناتوانین بەکاری بهێنی لە بۆ بابەتی گاوت کاتە لۆوەکەی لەو دۆز لە بۆ بابەتی گاوت بەکار نایە لە بۆی ئەنتی یوریکۆز یوریک فەنکشنی هەیە دەبتە هۆی ئەوەی یوریک ئەسید زیاتر زۆر شم بکرێتەوە نەک ئێکسکریشن لێ بەکاری ناینین بەڵام لە های دۆز ئەویش هەروەتر دەبتە یوریکۆز یوریک مێدیکیشن بەکار دەتوانین یعنی ئەو کارش دەکا دەبتە هۆی سکریشنی و ئێکسکریشنی یوریک ئەسید زیاد دەکات کەواتە ئەسپرین دووبارەی دەکەمەوە ئەسپرین ئەگە کەسە گاوتی هەبوو ئەمە ناتوانین ئەسپرینی بدەینی بە لەو دۆز باشتر وایە هەر نەیدرێتێ بەڵام ئەگەر دامانێ ناتوانین بە لەو دۆز بدەین چونکە بە لەو دۆز دامانێ دێتن لێرکانە ئەو ترانسپۆرتانانە ئینهیبت دەکەکەوە دەبنە هۆی یوریک ئەسید ئێکسکریشن بەڵکو دەبتەوە هۆی ڕیزۆرشنەکەی زیاد بکە لێ بەڵەو دۆز نادرێتن بەڵام بە های دۆز بەڵێ دەتوانین ئەسپرین بەکاربێنین لە بۆ بابەتی گاوتیش باش پرۆبینیست دڕەگ ئینتراکشنەکانی زۆر کەمە بەڵام زیاتر لەگەر بوون بابەتی سیفالۆسپۆرن ئەنتیبایۆتیکانێکەوە بەکاردێ ئەگەر لەگەرمان بەکارهێنا ئەوان میکانیزم ئۆف ئەکشنەکانیان زیاتر دەبی کاتە ئەوەی زۆر کەمی هەیە دڕەگەی برینە تاڕادەکی زۆر سەیفە پاشەنجی ئەگەر فێرست لاین و سێکند لاین کاریگەری نەبوو دێنە سەر ثێرد لاین کەوا پێی دەگوترێت یوریکێسەکان باشە ڕاستبی یوریکێسمان هەیە لەگەڵ پێگلۆتیکێس هەر یەکەیان لە بۆ چ بەکاربێت ئەمە گوتمان نیوکلیک ئەسید مێتابۆلیزمەکان کەوا ئەمە پیورینمان لێ بەدەست دەکات پیورینەکان ناترۆجین بیسن لە RNA و DNA ئەگەر کەسێک کیمۆتێراپی وەرگرت بەتایبەتی لە بابەتی کانسەر کیمۆتێراپی
بەتایبەتی لە کانسەر ئەو کیمۆتێراپی دەبتەوە زیادبوونی RNA و DNA کەەوە متابۆلیزم دەبنە پیورینەکان با نایترۆجین بیسەکان دەبتە یوریک ئەسیدەکی زۆر لەو حاڵەتەی تەنها لەو حاڵەتە ڕاست بیوریکس بەکاردێ دێتن یوریک ئەسیدەکەی دەکاتە ئەڵانتۆین لە حاڵەتەکان کە بەکارێنین پێگلۆتیکێز لە بۆچ بەکاردێ ئەگەر هاتو ئەو دڕگانی بەکارمان هێنا هەم ئەوانە هیچیان کاریگەری نەبوو ئاخر لاین ئەمە پێگلۆتیکێز بەکار دەهێنین ئینشاءالله و محاضرەشتان لە تەلێگرامی لۆ دەنێرم لۆ لەسەر بخینن هیوادارم سوودی هەبوو بین تقریبا 180 لێکچەرەکەمان زیاتر کەڤەر کردیە والسلام عليكم ورحمة الله وبركاته